فێنک سەعید کە دایکی 5 منداڵە و دوایین منداڵی 20 ڕۆژ پێش ئێستا لەدایک بووە شەوی نوێی ئەم مانگە کوژرا. پۆلیسی نەحەی دیبەگا کە ڕووداوەکە لێرە ڕوویداوە دەڵێت ئەو ژنە لەلایەن هاوسەرەکەیەوە با بەرد و شیش و بوتڵی غاز کوژراوە. لەسەر چۆنێتی ڕووداوەکە پۆلیس ئاماژە بۆ دەکات کاتێک هاوسەری ژنەکە گەڕاوەتەوە ماڵەوە بەڕێکی زۆر مادە کەحولیەکانی خواردوێتەوە لەگەڵ هاوسەرەکەی دەمەقاڵەی لە لێوانیاندا دروست بوو و دواتر پیاوەکە لی داوە. پۆلیس دەژڵێت هەرچەندە ژنەکە هەوڵی داوە خۆی لەدەست هاوسەرەکەی ڕزگار بکات بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو و دوجار کوشتوێتی. پاش سعات 11 شەوی هاتووە مارە دووبارە دیسان دەنگە دەنجیان بووە. ئەو جارە پیاوەکە لی داوە بە شیش لی داوە بە بەرد لی داوە بەو شتانێک کە لە ماری بوونەوە دەستی بەسەردا گیراوە ماوادەکان. ئەو ماڵەیە کە شەوی ڕابردوو هاوسەرێک خێزانەکەی خۆی کوشتووە بە بەرد بە شیش وەکو دەستگاکانی ئەمری دەڵێن وەکو پۆلیسی دیبەگا ئاماژەی پێدەکا بە بتڵە غاز لی داوە بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی کە تا ئێستادا دۆر نهاتۆتە شوێنی ماڵەکە بۆ ئەوەی لێکۆڵینەوەکان بە تەواوەتی بکات ئێمە ناتوانین بچین نێو ماڵەکە و ئێستا ماڵەکە لەلایەن پۆلیسەوە دەرگاکەی داخراوە چاوەڕوان دەکرێت کە دادوەری مەخمور ئەوە بێتە ئێرە لێکۆڵینەوەکانی لێرە دەست پێ بکات کە چۆنێتی ڕووداوەکە بەو کەسێک کە ڕووداوەکەی ئەنجام داوە بکە و ڕووداوەکە لە ئێستادا کەسەکەش دەستگیر کراوە لە بنکەی پۆلیسی دیبەگەیە. هەرم شەو توانرا و کارزان دەستی بەسەردا بگیری و بیگرین گفتار ماوە گرت و ڕەوانەی ئەمڕۆ ڕوانەی بەردەم دادگا کرا کە گفتاری بە دادگوزاری پەسەند کرا دوێنێش ئاگداری حاکمی تایبەتمەندمان کردووە و لە دوێنەوە دەستی یعنی گیراوە لە لامە 5 منداڵی هەیە ئاخر منداریان ڕەنگە 20 ڕۆژ بیتن. با تۆمەتی کوشتنی فێنک دوای و کاژمێر لە ڕووداوەکە لەلایەن پۆلیسی دیبەگەوە هاوسەرەکەی باپی مادەی 405 لە یاسای سزادانی عراقی دەستگیر کراوە. فێنک سەعید لە دایکبووی شاری هەولێرە و 8 ساڵ لەمەوبەر هاوسەرگیری کردووە و لە نەحەی دیبەگەی سروری قەزای مەخمور نیشتەجێ بووە. NRT هەوڵیدا لە سەر ڕووداوەکە لێدوان لە بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژی ئافرەتانی هەولێر و ئەندامانی لیژنەی داخۆشیکردن لە مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە وەربگرێت بەڵام بابیانووی ئەوەی ڕووداوەکە لە سنووری ئەوان نییە و لە سنووری ناوچەکانی مادەی 140 ناتوانن قسەی لەسەر بکەن. جیاواز لەو ڕووداوە ڕۆژی دوی ئەم مانگە ژنێک لە گەڕێکی ڕزگاری شاری کەرکووک کوژرا کە دواتر پۆلیس ڕایگەیان بۆ کوژی ژنەکە هاوسەرەکەی خۆی بووە. هەرچەندە تا ئێستاش ئاماری تەواوی ساڵی 2016 ڕانەگەێنراوە بەڵام بەپێی ئامارێکی پێشووی بەڕێوەبەرایەتی بەرەگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان تەنها لە 10 مانگی 2016دا 32 ئافرەت لە هەرێمی کوردستان کوژراون. هێرشقادرێن ئارتی نەحەی دێبەگەی سەر بە قەزای مەخمور.